لەگەڵ میوانەکەی دیکەم گفتوگۆی زیاتر دەکەم لە ئوسترالیاەوە. میوانێکی تایبەتم لەگەڵ دەبێت دکتۆر شێرکۆ کرمان جەنابیان دکتۆرای لە پەیوەندی نێودەوڵەتیەکان هەیە بە سوپاسەوە لە ئوسترالیاەوە لەگەڵمە. کاک دکتۆر ماندوو نەبی، سڵاوت لێبێت. با لە قسەکانی خامنەیەوە دەست پێ بکەم. دەڵێت تازە شەڕ دەستی پێکردووە، کەواتە هیچ ئاسۆیەک نییە جارێکی دیکە شەڕ بوەستێت و لە بەرامبەر شەڕدا چیە گفتوگۆ هەیە، گفتوگۆ دەست پێ بکاتەوە بە ئاراستەی ڕێکەوتنی نەک دوولە هەموو ئەو وڵاتانەی کە ناکۆکن لەگەڵ ئێراندا. من لە ڕاستیدا وای نابینم. من پێمە ئەم هەراو هۆسەی کە لە گۆڕێدایە هەمووی بۆ ئەوەیە کە لە کاتی گفتوگۆدا شێ دەتوانێت چی بباتەوە و چی بخاتە سەر مێز و چەند بەلای خۆیدا تەرازۆکەدا دەشتێنێتەوە. کاتێک کە ئەمریکا دەڵێ ئاسمانی ئێرانمان کۆنتترۆل کردووە، مەبەستی ئەوەیە کە ترس و دڵە ڕاوشێ بخاتە هەم دڵی ئێرانیەکان و هەم هاوکات ڕژێمی ئێرانی بترسێنێ. و لەو کاتێک کە خامنەیش دەڵێ شەڕ تازە دەستی پێ کردەوە بۆ مەبەسێتی کە بڵێ ئەمە کۆڵ نادەین و مقاومە دەکەین و بەرگری دەکەین و هێرش دەکەین. من پێما پروپاگەندەی شەڕە بەڕاستی، بەڵام لە واقعدا ئێمە لێمان دیارە کە تای تەرازوو ماوەیەکە بەلای ئیسرائیلدایە لە چەند ڕۆژی داهاتوودا داخۆ ئێران دەتوانێت چی بکە یان چینەکە پەیوەندی بەوە نییە کە چ جۆرە موشەشێکی بەکارهێناوە یان نەپەیوەندی بەوەیە کە ئاسمانی ئێران ئێستا کە پڕێتی لە تارەی یا فڕۆکەی ئیسرائیلی و ئەوان دەتوانن ئەو موشک هاوێژانە بە ئاسانی بدۆزنەوە و نەهێڵن کە موشەکەکان بگرنە ئیسرائیل و لەوێشەوە ئەگەر ئەوانی تێشان دەگرن بەشێکیان بێخنە خوارەوە. ئیدی مەسەلە شەڕەکە ئاوایە بەس بە دڵنیاییەوە نە ئیسرائیل دەتوانێت ڕێگری لە هەموو موشەکان بکا و نەدەشتوانێت هەموو قاعیدەی موشکەکان لە ناو ئێراندا تێک بشتێنێت. چونکە من دوێنەکە مەسەلەن لە هەندێک لەو وێنانەی کە دیتم لەوانەیەوەش دیبیستن هەندێک لەو موشک هاوێژانە بەناو کۆڵانەکاندا دەگەڕێنەوە. خۆ تارەی ئیسرائیلی ئەگەر ئاسمانی ئێرانیش کۆنتترۆل بکە، بەڵام ناتوانێت هەموو کۆڵانێک و هەموو جادەیەک و هەموو بنگردێک و هەموو بن پەردەیەک و نازام چیوانە بینی. لەبەرەوە ئەم شەڕە بەردەوام دەبێت تا چەند هەفتەیەکی دیکە لەوانەیە، بەڵام 2000 هەر کۆتایی پێدێ و دەگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. چونکە نە ئیسرائیل دەتوانێت با بڵێن نەدەشیانەوێ نە ئەمریکاش دەیەوێت ڕژێمی ئێران بڕوخێ و نە ئێرانیش دەزانێت کە بەبێ ئەوەی گومانی تێدانە دەیانەوێت سیستەمەکە کۆتایی بچێشتەکان. بەڵێ بورە بەڵێ بورە گوێم لێ نەبوو. بەڵام گومانی تێدا نییە دەیانەوێت ئەو سیستەمەی لە ئێران هەیە بیگۆڕن. من پێم وانە نە ئەمریکا ئێستا کە نیازیەوەی هەیە بیگۆڕێنە ئێرانیش چی دەکەن؟ ئەم جەنگە بەوە دەکەن کە ئێران دوو ئاراستە هەیە. یەکیشان ئەوەیە کە تواناکانی ئێران لە بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی نەهێڵن، چ لە ڕێگەی گفتوگۆدا بێ چ لە ڕێگەی سەربازیدا بێ. یعنی مەسەلەکە ئەوەیە کە ئێران دەستی بە چەشی ئەتۆمی ڕانەگەم و هاوکاتیش لاوازکردنی ئێستا دەسەڵاتی ئێران هەیەی یاخود ئەمە بەدەرە لە سیستەم. مەبەست چێلەوەی کە بەدرێت لە سیستانی بۆ نمونە جەناب دەڵێ مەبەستیانە نە سیستەم بگۆڕن نە دەسەڵات بگۆڕن. ئەی ئەمریکا بەرنامەی ناوەچی نەبێ، وڵاتانی دیکەش دەیانەوێ، ئیسرائیلیش دەیەوێ بەرنامەی ناوەچی بەشێکنی لە سیستەمی ئێران نەخێر بەشێکنێ لە سیستەمی ئێران. سیستەمی ئێران دەکرێت لە دەسەڵاتدا بمێنێ و ڕژێمەکە بمێنێتەوە، دەشکرێ خاوەنی چەکی ئەتۆمی بێ و دەکرێت خاوەنی چەکی ئەتۆمی نەبێتن. ینی ئەمە واقع جاران بەرنامەی ئەتۆمی نەبوو، ئێستا کە بەرنامەی ئەتۆمی هەیە بەڵام چەکی ئەتۆمی نییە. ئەوان دەیانەوێ ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت ڕێگری لەوە بکەن کە چەکی ئەتۆمی هەبێتن، بەڵام ڕوخانی ڕژێم لە ڕاستیدا ئەوان بە ئەرچی خۆیان نازانن، نەک لەوەی کە بە ئەرچی خۆیان نازانن. پێیان وایە ئەگەر ئەمە بکەنە ئەرچی خۆیان بارێکی ئێزگار قورس دەخەنە سەرشانی خۆیان کە لەوانەیە نەتوانن بە ئاسانی لێی دەربچن، وەک ئەو بارە قورسێک کە کاتی خۆی لە عێراق و لە ئەفغانستان و لە لیبیا خستانە سەرشانی خۆیان. ئەوانە ئۆزمونانیان لەبەر چاوە وانە لێ فێربوونەوە و نایانەوێت ئەو شتە بکەن، بە تایبەتی لە کاتێکدا کە ترامپ لەسەر حکومەت ترامپ خۆی وان نیشان دەدا کە ئاشتی پارێزە و ئەمە بێزگەلەوەی کە لە ناو خۆی ئەمریکادا نە دیموکراتەکان نە کۆماریەکان پشتیوانی لە تێوەگلانی ڕاستە و خۆی ئەمریکا دەکەن لە شەڕدا. ئەوان
هەر هەردووچیان تاوان بۆ ئاگاداریتان هەردوو لایەن مەبەستم هەم کۆماریەکانە هەم دیموکراتەکان پشتیوانی لە ئیسرائیل دەکەن، پشتیوانی لە بەرگریکردنی ئیسرائیل دەکەن، بەڵام پشتیوانی لەوە ناکەن کە ئەمریکا ڕاستەوخۆ بچێتە ناو شەڕێکەوە. ئەگەر بێتە سەرخەتیش مەسەلەن لە هێرشێکیان لە دوو هێرشە بەتایبەتی لەو با بڵێن کارخانە ئەتۆمیانەی کە فرۆدۆی ناوە ناوێکی ئاوای لەیە کە دەڵێن ئەوەندە مەترە 80 مەتر و هەندێککە دەڵێ 100 مەتر و هەندێککە دەڵێ 150 مەتر و نازم 30 مەتر و ئەوەندە لە ژێرزەویە کە ئەرچێکە پێیان وایە ئیسرائیل ناتوانێت ئەم کارە جێبەجێ بکە لە ڕێگەی ئەمریکاوە لەوانەیە جێبەجێ بکە چ ڕاستە خۆ بێت ناڕاستە خۆ بێ لەوانەیە لە کارێکی وادا بەشداری بکە، بەڵام بەوەی کە بەردەوام شەڕ بکە و تێوە بگلێ لە شەڕەوە ئەمریکا پێم وانە لەم قۆناغەدا ئەمە بکە. تاوەکو ئێستاش بەرپرسانی باڵای ئێران بەڕوونی ناڵێن ئەمریکا دەستی هەیە لە جەنگەکەدا، بەڵام دەڵێن ئەگەر بۆمان بسەلمێندرێت لە ڕۆژی یەکەمەوە تاوەکو ئەمڕۆ ئەمریکا بەشدار بۆ لەم جەنگە وەڵاممان دەبێت. کەواتە بۆ ئێرانیش ڕوون نەبووتەوە کە ئەمریکا بەشێکە لە جەنگەکە، بەڵام وا پێ دەچێت ئەمریکا لە جەنگەکەدا نەبێت. ئەمریکا لە جەنگەکەدا وەگوتم بە ناڕاستەوە خۆ لە پرسی بەرگری لە ڕێگریکردن لە موشکەکان، لە پرسی لەوانەیە تەنانەت با بڵێ ئاسانکاریکردن لە ڕووی لۆجستیکیەوە، ئاسانکردن لە تێکردنەوەی بنزین بە تیارەکانی ئیسرائیلەوە لەوانەیە لەو شتانە بەناڕاستە خۆ بەشداری بکە، بەڵام تا ئێستا پێم وانە مەسەلەن با بڵێن چ لە ڕێگەی موشک هاوێشتنەوە چ لە ڕێگەی بەکارهێنانی چەکی فڕۆکەکانی ئەمریکای بێ لەسەر ئاسمانی ئێران بەو شێوانە بەشداری نەکردووە، بەڵام بە شێوەکانی دیکەی کە بڵێن ڕێگریان کرد بێت لە موشکی ئێرانی کە ئەوانەی کە لە ئیسرائیل دەگیرێن بەدڵنیایەوە لەوانە بەشداری کردووە. باشە لە دوێنێەوە لە 24 کاتژمێری ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا دەستی بە جمو جۆڵ کردووە، توانای سەربازی زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنێرێت، کەشتی فڕۆکە هەڵگر دەنێرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە وەکو ئامادەکاریەکی پێش لە جەنگەکە نابیندرێت یاخود ڕێکارێکی خۆی سەربازی ئەمریکا دەتوانرێت واوێ نابکرێت؟ دەکرێت دووشت بێ، یەکیان ئەوەیە کە فشارێکی دیکە ینی وەک جەنجی دەرونی بخرێتە سەر ئێران بۆ ئەوەی بێتە سەرمێزی گفتوگۆ. دەڵم بێتە سەرمێزی گفتوگۆ، ئێران ئێستا ئامادەیە بێتە سەرمێزی گفتوگۆ، بەڵام ئەوەی کە ترامپ داوا دەکات ئەمریکا داوای دەکات کە ئێران تەسلیم بێ، ینی بەو مانایە کە هەر وەک ئەوەی کە لە خێمەی سەفوان لە بەرابەر عێراقا کرا و وەرەقەیەکی سپیان دانە بەردەستی ئەمریکیەکان و چیان ویست لەسەری بنووسن، ئێران تا ئێستا بەوە ڕازی نییە کە با بڵێن دووبارە بوونەوەی خێمەی سەفوان یان بە بێ مەرج بەشداری گفتوگۆ بکە. ئەگەنا ئێران زۆر حەزی لێ درێژە بە گفتوگۆکان بدا و لە ڕاستیشدا لە گفتوگۆ بەردەوام بوو. مەسەلەن خۆتان دەزانن ڕۆژی جومعە کە لە ئێراندرا ڕۆژی یەکشەمە قرار بوو کە وەفدی دانوسانکار لە نێوان هەردوولادا ئەوە بکەن، ینی بەڵام ئەوان پێیان وایە ینی پێمە ئەگە هەڵە نەبم لینزی گراهام بوو گوتی ئێرانیەکان خصلەتێکیان هەیە کە هەمیشە لە مفاوەزاتەکان پرسەکان دوور دەکەنەوە و درێژی دەکەنەوە و پێیان وا بوو مەسەلەن ئەم جارش لەوانەیە وا بکەن و بکاتە ساڵانی ئەخیری دەسەڵاتی ترامپ و ترامپیش مەسەلەن با بڵێن لەوانەیە لە هەڵبژاردنەکانە دەرنەچێتەوە، ئەو مماتەڵەکردنە بەدانسانەکان تەنها لە سەرەتای ساڵی یەکەمیەتی ئەمە بژاردەیەکی باشە کە ئێران بیری لێ کردبێتەوە. آخر بەس ئەوان لە ئەزمموی پێشووتریان ئەو ئەزمونیان وەرگرت بوو کە دەتوانن ساڵەهای ساڵ درێژە بە مفاوەزاتەکان بدەن، وەک ئەوەی کە لە سەردەمی بایدنا کردیان بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام بوون لە دانوسانن و بە هیچ ئەوەیەکیش نەگەیشت، بە هیچ ڕێکەوتنیێکیش نەگەیشتن. بەڵام ئەگە بە قسەکەم تاواکەم لینزی گراهام گوتی ئەم جارە هەڵە تێکەوتونە، چونکە ئەو کەسەی کە مامەڵەی لەگەڵ دەکەن بە ئینگلیزیەکەی گوتی ڕۆنگ پێرسن ڕۆنگمان، مەسەلەن ینی ئەوان پیان بوو داخە دیسان لەگەر کەسێکە مامەڵە دەکەن وەک بایدنە کە با بڵێن کردار نەنوێنێ. بۆ خۆتان دەزانن ترامپ 6 ڕۆژی دانابوو بۆ مفاوەزاتەکان کە بەڕێکەوتن بگەن، لە 61مین ڕۆژە ئیسرائیل لە گورزی لە ئێران وەشان. مەسەلەن ئەوە مانای ئەوەیە کە
ئێستاش ئەگە بینەوە سەر مێزی گفتوگۆ دەبێت لە ماوەیەکی کورتە بەڕێکەوتن بگەن ینی ئەم درێژکردنەوەی گفتوگۆ و مامەڵەکردن و مماتەڵەکردن و یاریکردن بە وشە و بە نازانم چی ئەوانە بەڕاستی لەگەڵ ترەمپە کورتگۆتنی نایخوا. بەڵام ترامپ دوێنێ گوتی ڕێکەوتنی بێمەرج مەبەستی ئێران بوو ئێران ڕێکەوتنی بێمەرج قبول دەکات ئەوە دەوەستێتە سەر ئەوەی کە مەسەلەن با بڵێن ئێران چی لە هەکبەی داماوە مەسەلەن ئەمڕۆکە خۆت گوتنی خامانەی گوتی شەڕەکە ئایسا دەستی پێ کردووە مەسەلەن دەی ئەوانیش دایانێ بزان شەڕەکە کە تازە دەست پێ دەکات بزانین چی لە هەکبەی ماوە لە هەکبەی ئێرانیش ئێمە دەزانین بەس موشەکی هەیە لە هەکبەکە ینی چەکی فڕۆکەی نییە فڕۆکەی هەیە ناتوانێت بەکاربێنێ ناوێرێ بەکاربێنێ ئەمە یەکێکیان دوو ئەو درۆنەکانی بەکەڵک نە زۆربەی هەرە زۆری درۆنەکانی دەکەونە خوارەوە زۆری مەسەرەن هەر ناگەنە ئیسرائیلیش دەمێنێتەوە موشەکە بالیستیشەکانی کە جارجار دانەیەک لەوێ دوودانە لەوێ دەتوانن کە ئیختراقی ئاسمانی ئیسرائیل بکەن و لە شوێنەکە بتەقێنەوە بەڵام ئەوە چی دیکەیان لە هەک بەمایە لەوانەیە ئێمەش نەزانین خۆ هەموو شتێک ئاشکرا نییە بۆ خۆ دەزانی ئەم وڵاتانە بەڕێگەی نهێنی کۆمەڵێک چەک دروست دەکەن و لەوانەیە تا ئێستا جۆرە چەشیشانە بێ بە کەسیان نەگوت پێکەوە چەکیان هەیە بەڵام من وا پێشببینی ناکەم کە شتێکیان لە هەکبەی دامابێ بەڕاستی ئەمە هەر بەشێکە لە شەڕی دەرونی و شەڕی جەنگ بەوەی کە ترساندنی ئەمریکای بەڵام ئەو هێنانی ئەو هێزانەی ئەمریکای لە هەم لە شەرقی ئاسیا هەم لە ئەمریکاوە هەم بار هەڵگرەکانی فڕۆکە هەڵگرەکانی ئەمانە هەمووی نیشانەی ئەوەیە کە هێندەی دیکە زیاتر دانەوێت بەرگری لە ئیسرائیل بکەن بۆ خۆتان دەزان هەندێک راپۆرت لەم ڕۆژان لە دوێنێکەوە هەندە راپۆرت دەچوونەوە کە دەڵێت تواناکانی بەرگریکردن لە خۆی ئیسرائیل دابەزیەوە بۆ مانایەت ئەوەی کە ئەوەندە ئەو قوبانەی ئەو قوبێ حەدیدەکانی کە پێ دەڵێن ینی ئەم پەردە ئاسنینەکان وەک جاران ئیفکتیو نین بۆچی وەک جاران چالاک نین چونکە موشکەکانیان کەمەوەتەوە لەبەرەوە پێویستی زۆر بە ئەمریکایانی کە ئیسرائیل لە ئێرانی ئەویش دەڵێ والێک دەدرێتەوە کە ئێران ئامانجی سەرەکی شێواندنی ئیسرائیلی دۆزی بێتەوە کە بەندەری حیفایە ئەمە مەترسیەک نییە بۆ سەری زۆر زیاتر چۆنێتە سەر ئەنی بەندەری حیفا بردومانکردنی بەندەری حیفا کە بەلای ئیسرائیلەوە زۆر جێگەی مەترسی بێت ناخۆ ئیسرائیل هەر بەخۆی وڵاتێکی بچووکە ینی ئەگەر ساڕوخەکان بتوانن پەردە ئاسنینەکانی ئیسرائیل ببڕن بەڕاستی لە هەر شوێنێکی ئیسرائیل بدەیت زەرری لێ دەکەوێتەوە مەگەر لە سەحرای نەقەب ساڕوخەکان بکەوێتەوە ئەگەر نا ئیسرائیل بۆ خۆی وڵاتێکە 6 ملیۆن کەسی تێدا دەژی بەڵام چەند هزار کیلومترێک دووجایە خۆ ئێران گەورەنی ئێران ملیۆنێک و 600,000 کیلومتر دووجایە لەبەرەوە بەڵام بە دڵنیاییەوە پاڵاوگەکانی شوێنی هێنانی نەوت لە ئیسرائیلەوە مەوەسم کڕینی نەوتە هەناردەکردن گەورەترین بەندەری ئیسرائیل لە شاری حیفادایە لە شوێنەکەی لە چڕیەکی کەمدایە بۆ مانای ئەگەر هەر ساڕوخێک لێوێ بکەوێتەوە زەرری گەورە بە ئیسرائیل دەگەن و ئێستاکەش زەرری لێداوە مەسەلەن یەک دوو ئەوەندەکانی ئیسرائیل لەو بەندەرەوێ خۆت دەزانی نەقەبیش بەکاردێنێ ئیسرائیل یان لە نەقەبیش ئەوەی هەیە بەڵام وەک پاپۆڕە گەورەکانی زۆربەی هەر زۆری دێن بۆ حیفا لەبەرەوە ئەو هاتنی ئەمریکاش زیاتر بۆ بەرگریکردنە لەوانەیە لە ئیسرائیل لە شوێنێکی وەک حیفام بۆی زۆر باشە هەواڵێکی بەپەلەیە وەزیری دەرەوە ئێران قسەی کردووە دەڵێت ڕێڕەوی دانوستانەکانمان لەگەڵ ئەمریکا وەستاوە ئەبێت مەبەستی کامان ڕێڕەو بێت کۆی گشتی ڕێڕەوەکان کە دانوستانەکان داخرابێتن یاخود چەند ڕێڕەوێک کە بەلای ئەوانەوە گرنگ بن وەڵا ڕێڕەوەکەم وەستاوە بەدڵنیایی چووکە ئێستا ئەوان مەگەر سەرتاش باسمان نەکرد قرار بۆ ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بەڵێ ینی گەڕێکی دیکەی دانوستانەکان هەبێ بەڵام گەڕەکە سەری نەگرت ئەو مەبەستی لەوانەیە هەر ئەوە بێتن کە ئەوە سەری نەگرت و چووکە شەڕ دەست پێ کرد بەڵام مانای ئەوە نییە کە
دەرگاکانیان هەموو داخست بێت چونکە من پێم وایە مەسەلەن بەڕاستی ئەمریکا پێی خۆشەکە بە زووترین کات ئەم شەڕە کۆتایی پێبێ و ئیسرائیلیش لەوانەیە پێی خۆش بێ ئەم شەڕە کۆتایی بێت چونکە ئەو گورزانەی تا ئێستا ئیسرائیل لە ئێرانی داوە بۆتە مایە ئەوەی کە لانی کەم دروستکردنی چەکی ئەتۆمی ئێرانی بۆ چەند ساڵێک کە لێرە کە دەڵم چەند ساڵێک هێشتان چکە لە سەرەتای نێو نازانین بەڵام دەکرێت 5 ساڵ دوا خراپێ دەکرێت 10 ساڵ دوا خراپێ لە ڕاستیدا ئەمریکا و ئیسرائیلیش هەر شتێکی وان دەویست کە چونکە پێیان وا بوو ئێران گەیشتۆتە قۆناغێک کە دەتوانێت لە ماوەی چەند هەفتەی داهاتوو یا چەند مانجی داهاتوو یان چەند ساڵی داهاتوو چەکی ئەتۆمی دروستکە ئێستا ئەوان دەیانەوێت قازانج لەو 5 ساڵ و لەو 10 ساڵی بکەن بۆەوەی لە ڕێگەی گفتوگۆوە ئێران ملکەت بکەن هەر بۆیەشە مەسەلەن ئەمریکا دەڵێ ئێمە دەبێ ئێران تەسلیم ببێ و ئێران ڕازی بێ بەوەی کە ڕێکەوتن ئیمزا بکە بەبێ مەرج و بە پێی ئەو مەرجانەی کە ئێمە بۆی دیاری دەکەین من پێم وایە 2000 هەروای لێدێ بەڕاستی ینی هەفتەیەگا دوو هەفتەی دیکە ئێرانەکان ڕازی دەبن کە بگەڕێنەوە سەر مێزی دانووساندن و بەڵام ئەو کاتە دەوەستێتە سەر ئەوەی کە لەم ماوەی ئەم هەفتەیان دوو هەفتەیە ئێران چی لە هەکبەیدا هەیە و تا چەند دەتوانێت ترس و دڵڕاوکتۆر شەوی ڕابردوو کاتێک هەموو چاوەکان لەسەر کۆشتی سپی بوون تڕام بڕیارێک دەربکات کە بچێتە نێو شەڕەکەوە خەڵک هەمووی لە چاوەڕوانی بوو دۆخی ناوچەکە بە تەواوی ئالۆز بوو بەڵام لەناکاو میدیای ئێرانی بڵاوی کردەوە کە بە تەواوی ئێران گەروی هۆرمزی بۆم ڕێژ کردووە ئایا ئەمەوالێک دەدرێتەوە کە ئێران یەکێک لە جارەکانی کە لە دەستی بێت گەروی هورمزە کە بەرامبەر وڵاتانی نیاری خۆی بەکاری بێنێت خۆی زۆر کەس باسی ئەوە دەکاتن کە ئەگەری هەیە ئێران گەروی هرمز قەپاتکە بەڵام لە ڕاستیدا من لەوانەیە پێچوانی زۆربیان بیر بکەمەوە کە پێم وان نییە کە ئێران بێوێ کارێکی وا بکە لەبەر کۆمەڵێک فاکتەر کە من مەسەلەن هەوڵە دەم کە دانە بەدانە بیان ژمێرم یەکێکیان بۆ ئێمە دەزانین کە 120 نەوتی جیهانی بە گەروی هورمزا تێپەڕ دەبێت بەڵام ئەو 120 زیاتر 140 بۆ هیندستان و بۆ چین دەڕوا کە چین یەکێکە لە هاوپەیمانەکانی ئێران ئەوەش مانای ئەوەیە کە ئەوەی کە زەرەرمەندی هەرە گەورە بێ لە داخستنی گەروی هورمز ئەوە ئەمریکانیە بەڵکو چینە لەبەرەوە من پێمانە ئێران هەنگاوێکی وا بەهاوێژ ئەمە یەک دوو ئێران لە هەموو هەوڵێک دەداتن کە لە ناو دنیای عەرەبیە دۆست بۆ خۆی پێ بکە و تا ڕادەیەکیش مەسەلەن با بڵێن لانی کەم ئێستا ئیمارات و قەتەر و سعودیا کە گەروی هرمز بەکاردێنن ناوی چیە ئەگەر خوان وەک دوژمنیش نیشان نەدابێ بەڵام خوان هەوڵەدەن کە وەک دۆستێک خۆیان نیشانی ئێران بدەن بەو مانایە کە ئێران ئەگەر ئەم کارە بکاتن هێندەی دیکە سعودی عەرەبی و قەتەر و ئیمارات دەکاتە بەرەیەکی دیکە دەیکاتە بەرەی دژی خۆی لەبەرەوە پێمانێت لە بەرابەر ئەوانەدا ئەو کارە بکاتن ئەمە بێزگەلەوەی کە ئێمە دەبێت ئەوە بزانین قەتەری لێ دەرچێ عێراقی لێ دەرچێ ئێران گەورەترین زەرە دەکاتن لە داخستنی گەروی هورمز چونکە ئەمن دەزانم نەکرد ئەوەندەی من دەزانم ئەمن دەزانم کە ئیمارات بۆ خۆی ڕێگەی دیکەی هەیە لە ڕێگەی بەندەری فوزەیرەوە لە مێژیشە ئیشی لەسەرەوە کردووە کە نەوتی ئەبوزەبی بەخۆمان دەزان حوت ئیمارە هەیە لە ئیماراتە 175 نەوتی ئیمارات لە ئەبوزەبی ئینتاز دەکرێتن بەڵام تەنانەت نەوتی ئەبوزەبیش لە ڕێگەی فوجەیرەوە ڕەوانەی دەرەوە دەکرێتن کە بایپاسی ینی تێپەڕ نابێ بە گەروی هورمزەوە بە هەمان شێوە سعودی عەرەبیش لە ڕێگەی جدەوە دەتوانێت هەناردەی نەوت بکاتن ینی ئەگە ئەوەی زۆر زەرر بکاتن ئێران خۆیەتی لەو نێوەدا نەک وڵاتێکی دیکە و ئەوەی لە دەرەوەشا زۆر زەرر بکە چینە کە یەکێک لە هاوپەیمانە نزیکانی ئێرانە
لەبەرەوە من پێم وانی ئەم کارە بکاتن مەگەر بەس بۆ ئەوی کە ئالۆزیەک دروستکاتن بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم کارە بکاتن ئەم کارش بکاتن هێندەی دیکە لەوانەیە وا لە ئەمریکا بکاتن کە بێتە ناو شەڕەکەەوە ئەمریکاش بێتە ناو شەڕەکەەوە هەرچی پاڵاوگە و هەرچی ژێرخانی ئێران هەیە لە ماوەی چەند ڕۆژێکە لەوانەیە تەفر و تونا بکرێتن و بە زۆر ئەو کاتە گەروی هورمزی پێ دەکەنەوە بەڵام لە کاتێکدا کە ژێرخانی ئێرانی زۆر زەرری زیاتر کرد بێ من مەبەستم ئەوە لەو قسانە ئەوەیە کە مەسەلەن دوجار ئێران زەرمەندی گەورە دەبێتن لە داخستنی گەروی هرمز ئەگەریش بۆ چەند هەفتەیەک بتوانێت شڵەژانێک لە بازارەکانی جیهاندا دروست بکات. زۆر باشە باسی دۆستەکانی ئێرانت کرد کاک دکتۆر ڕاستە هەندێک دۆستی نێوەنگیر هەن بۆ نمونە دەیانەوێت هەم دۆستی ئەمریکا و دۆستەکانی ئەمریکا بن هەم دەیانەوێت دۆستی ئێران و دۆستەکانی ئێران بن بەڵام هەندێکی دیکە هەن کە ئێران بە دۆستی نزیکی خۆیانی دەزانێت پێی کاتی ئەوە دێت ئێران دۆستە نزیکەکانی خۆی لەم جەنگەدا بەکاربێنێت و داوای هاوکاریان لێ بکات. من پێم وایە ئێستا لەوانەیە ئۆڕێدی بە دەردی ئینگلیزان گوتنی داوای یارمەتی کردوێ بەڵام چەند دۆستەکانی ئێران ئامادەن کە ڕاستە و خۆ یارمەتی ئێران بدەن بۆ مانایە کە مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان بەشداری بن لە شەڕ یان نازانم چی ئەوەی ئێستا ئێمە تا ئێستا دەیبینین کە بەڕاشکاوانە سەرکۆنەی شەڕەکە بکاتن و سەرکۆنەی ئیسرائیل کردبێت چینە مەسەلەن رووسیا کە بە هاوکاری یا دۆستێکی ئێران حساب دەکرێت بەڵام دۆستێکی استراتیژی نییە چونکە ئەمانە لەوانەیە لە بن پەردە بێ ئەو قسانەیە من دەکەم خوێندنەوەیە نەک مەسەلەن شتێک فاکتێک بێ حقەتێک بێ من بیزانم بەڵام پێم وایە لە مێژە لەسەر پرسی ئێران و پرسی ئۆکرانیا ترامپ لەگەڵ رووسیا پێکاتەوە بۆ مانایە کە ترامپ یارمەتی رووسیا دەدا بە کۆتایی پێهێنان شەڕ لە ئۆکرانیا بەو شێوازەی کە بەشێکی زۆر لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا بەر رووسیا بکەوێتە ژێر دەسەڵاتی رووسیا بەڵام بەمەرجێک کە رووسیا لەو شەڕەی یان لەو ململانەیە کە لەگە ئیسرائیل هەیەی و لەگە ئەمریکا هەیەی پشتیوانی لێ نەکات لەبەرەوە هەر ئەو چاوپۆشیکردن لە داڕمانی ڕژێمەکەی ئەسەدیش هەر بەشێک بوو لەو سەفقەیە کە لە بینی ئەمریکا و لە بینی رووسیا هەبوو لەبەرەوە رووسیا من پێم وانیە بێتن ئەو شتە بکاتن و چینیش بۆ خۆی لە ڕاستیدا پێخۆشەکە ئەمریکا تووشی شەڕ و زەلکاوێک بێتن وەک ئەوەی کە جارانی پێشووتر لە عێراق تووشی زەلکاو بووە لە ڤێتنام تووشی زەلکاو بووە لە ئەفغانستان تووشی زەلکاو بووە چین بۆ خۆی دەزانێ و ئەزمموی هەیە دەزانێت ئەم وڵاتانەیە کە تووشی ئەم جۆرە زەلکاوانە دەبن بە ئاسانی لێی دەرناچن و چین وڵاتێکە کە لە ساڵی چلوونەوە خۆی پاراستووە لە شەڕ و ململانێ ئەو گەشە ئابووری و گەشە زانستی و تەکنۆلۆژی و سەربازەی کە لە ماوەی چەند ساڵی لە چلوونەوە کە نازانم دەکاتن چلوونەوە دەکات 50 باڵێن 50 کە 75 لە 75 ساڵ ڕابردوودا ئەو گەشە ئابووریکە لە چینەوە بووە خۆ پاراستنی بووە لە تێوەگلانی لە شەڕ و ململانەکاندا ئێستا ئامادە نیە بێتن خۆی لە بەخاتری ئێران خۆی تووشی زەلکاوێکی وا بکاتن لە کاتێکدا کە چاک دەزانێ ئەوەی کە بووە هۆ مای داتەپینی ڕوخانی یەکێتی سۆڤێت تێوەگلانی بوو لە ئەفغانستان ئەوەی بۆ مای ئەوەی کە ئەو داتەپینیان لاوازبوونی ئەمریکا بوو تێوەگلانی بوو لە ئەفغانستان و لە عێراق و لە لیبیا و لە وڵاتانە چین ئەم ئەزمونەی لەبەر چاوە و ئەم هەڵانەی لەبەر چاوە ئەو ئەزمونە دووبارە ناکات. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان دکتۆرا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان